بەشی پەروەردەی ئەنجومەنی یەکی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی کار و چالاکیەکانی هەردوو پەیمانگای ئایندە و قوتابخانەی تیشکی قورئان کۆتاییان بە خولە هاوینەیەکانی سنووری ئەنجومەنی یەک هێنا کە بریتی بوون لە سێ خولی جۆرە و جۆر بۆ ئاستەکانی دوی بنەڕەتی تاک و یانزەی ئامادەی بۆ 300 قوتابی ماوەی 3 مانگ بەردەوام بوون. ئاداب پیر، قورئانی پیرۆ، ئینگلیزی و عەرەبی. تا چەند سووتان لە مامۆستاکان بینی؟ وەڵا زۆر. چیت هەیە بە مامۆستاکان سپاس و دەست؟ وەڵا زۆر سوپاسم بۆیان هەیە کە ئەمانە فێر کردووە وانە شتە خۆشانە. بۆ حەزەکەم خولانە لە ساڵانی ئایندە شار بکرێتەوە؟ بەڵێ. قوتابخانەی تیشکی قورئان. تا چەند سوودی لە مامۆستاکان بینی؟ وەڵا زۆر هیوادارم دەستخۆشیان لێکەم، هیوادارم هەموو کاتێکەوە بەردەوام بن. بۆ حەزەکەم خولانە لە ساڵانی ئایندە شار هەبێ؟ بەڵێ وەڵا حەزەکەم لە هەموو شارەکان بکرێتەوە ئەو خولە. زمانی عەرەبیە لەگەڵ بیر و باوەڕی ئیسلامی و عەرەبی و ئینگلیزی. بەڵێ ئەی جگە لەوانەکان گەشتان پێکرا بۆ دەرەوە و تۆپێن؟ بەڵێ گەشتمان پێکرا بۆ تۆپێن و مەلەوانگە. لە خولی تیشکی قورئان وە زۆر سوپاس مامۆستاکان دەکەم، زمانی عەرەبی و ئینگلیزی و ئاداب و قورئان فێر بوومە، وەڵای زۆر سوودم وەرگرتووە. ئەی تا چەند پێویستە خولانە لە ساڵانی ئایندە شار بکرێتەوە؟ وەڵا پێویستە زۆر ئەم خولانە بکرێتەوە، زۆر سوپاسی مامۆستاکان دەکەم. دەستخۆشیمان هەیە بۆ مامۆستا بەڕێزەکانیان بۆ خولی ئەم هاوینەیە بۆیانیان کردەوە، بەڕاستی زۆر سوودیانی وەرگرت. وەکو باوکی ڕەنج تەلەبێ زۆر ڕازی بوو لە مامۆستاکانی، زۆر سوودی وەرگرت لە هەموو بابەتەکان. هیوادارم مناڵانی هەموو مناڵان بنێرن بۆ ئەم خولانە ئەوەنەی خەریکی فەیسبوک و وەبجی و ئەم شتانە بۆ خۆیان هیلاکردن و هیچ سوودێکیان پێ ناگەێنێ لە زەوە زیاتر بچنە ئەم خولانە هەم فێری ڕەوشی جوانە بن، هەم دەستخۆشیمەیە بۆ مامۆستا بەڕێزەکانیان. بەڕاستی خولێکی سەرکەوتوو بوو. سەرپەرشتیاری خولەکانیش ئاماژە بەوە دەکات لەگەڵ کردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندندا خولەکانیان درێژە دەکێشێت و بەردەوام دەبێت بە شێوەیەک کە کاریگەری لە سەردەوامی ڕۆژانی قوتابیەکان نەبێت. دیارێ من بەسمان لە ئەمکردن خولانە لە هاویناندا دیامە خولەکەی مەتنە هاوینانیە، دیامە بە درێژایی ساڵ ئەم خولێن بەردەوامی هەیە، بەڵام لە هاویناندا دیارە ڕۆژانی داوامان زیاتر لە هەفتەیەکە 3 ڕۆژ داوام دەکەین، بەڵام لە کاتی کردنەوەی دەرگاکانی قوتابخانەدا ئێمە لە هەفتەیەکە 1 ڕۆژ داوام دەکەین. ئەیش بوونی کەوا تاسی نەکات لەسەر و خوێندکارانی کە لە قوتابخانەدا لەگەڵ دەرزەکانیانە تەزاوت ڕوو نەدات. بۆیە ئێمە بەردەوامی درێژە بە خولەکانمان هەدەین، چی لە هاویندا چی لە زستاندا، بەڵام وەیتیا ئێمە لە هاوینانە ڕۆژانە داوامان زیاترە، بەڵام لە زستانەدا تەنها لە هەفتەیەکە 1 ڕۆژ داوام دەکەین. ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی هاوین و دەستپێکی پشووی ناوەندەکانی خوێندندا بامەبەستی بە فێڕۆنەدانی کاتەکانی ڕۆژانی فێرخوازان لە بن کەو بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا چەندین خولی جۆرە و جۆر بۆ سەرجەماست و تەمەنەکان بەڕێوە دەچن. بەرهەمی ئەو خولانش پێگەیاندنی نەوەیەکی هۆشیار و زانستخواز بووە. لە کۆتاییشدا خەڵات و خەڵاتی ڕێزلێنان بەسەر هاوکاران و مامۆستایانی خول و خوێندکارە سەرکەوتوەکاندا دابەشکران. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.